بابە چۆنی؟ چۆنی بابەجان باشی؟ دەنگ و باست چۆنە؟ خۆشبی سپاس دەکەم باوکەجێت. گوڵەکانی گەشت و گوزار چۆنن؟ گوڵەکانی گەشت و گوزار و باخچەکانی بە جوانی بەجێیان هێڵین و ئەمڕۆ لەوە چێ ماڵاوایی بکەین. لە شوێنی کارەکەم و هەواڵی باوکم و گوڵ و گوڵزارەکەی دەپرسم. لەوەتەی من بەبیرم دێت باوکم لە خەمی ڕازانەوەی باخ و باخچەکاندایە. ئێستا لە نێو لیستی خانە نشین کراوەندایە و دەبێت هەم فەرمانگەکەی و هەم باخچەیەش جێبهێڵێت کە چەند ساڵە بەدەست و پەنجەی خۆی گەورەی دەکات. باوکم ساڵح قادر بەڕێوەبەری باخچەکانی گەشت و گوزاری سلێمانیە. شایەتیدانی کچێک بۆ باوکی ڕەنگە شایەتیدانێکی ڕەوانە بێت، بەڵام هەم من و هەم هاوکارەکانی و هەموو ئەوانش دەیناسن دەزانن باوکم چەند فەرمانبەرێکی دڵسۆز بووە. هاوکارەکانم یارمەتیاندام بۆ ئەوەی پێکەوە ئەم کارە بەرهەم بهێنین. ماڵ ئاوە داوا لێبوردنتان لە یەکەم لەکەم کورتین ببورن بمبورن خوا حافیز خۆش بنیاخوا خوا حافیز زۆر سپاستانەکەم سپاستانەکەم خوا حافیز خوا حافیز خوا حافیز چاوەکە من خوا حافیز برا گەورەی خوا حافیز فاتەنگلەی بەجێ بێڵن داوا لێبوردنتان لە یەکەم خوا حافیز خوا حافیز. ڕۆژی دووشەممە 20 کانونی دووەم ساڵح قادر باوکم دوای 30 ساڵ لە خزمەتکردن بەر بڕیارە نوێیەکەی خانەنشین بوون کەوت و ماڵ ئاوایی لە کارەکەی و هاوڕێکانی کرد. سڵاوتان لێبێ هاتووم ماڵاواییتان لێ بکەم گەردم ئازاکەن لە هەڵاوکەم و کورتێگەر هەڵەیەکمان کردووە داوای لێبوردنتان لێ بکەم. من دەزانم ئەو کارە بۆ باوکم چ مانایەکی هەبووە. بەپێی توانای خۆمان هەوڵماناوە جوانترین دیزاین بۆ باخچەکان دروستکەین بەپێی ئەو ئیمکانێتەکەمەی خۆتان نەزانن لەم چەند ساڵی دواییە نەبوونی بودجە و پارە وای کردووە هەندێشت هەیە دەکەم و کورتی تیاابێ، بەڵام هەوڵماناوە بە شێوەیەکی جوان و دیزایانێکی ڕێکوپێک باخچەکان بڕازێنەوە، نەبێت بەوەی کە بڵێن خۆمان ئەڵێن هەر کەسێک هات پێێتە ئەم بەڕێوەبەراتیە لای زۆر جوان بۆ باخچەکانمان. ئەویش نەتیجەی چی بووە؟ نەتیجەی ئەوەی منوە خۆم بۆ ڕۆژێکیش لە ڕۆژان مۆڵەتم وەرنەگرتووە، تەنانەت نەخۆشی پەتاپیسەکە بڵاو بۆیەوە لەو کاتەیە بڕوا بکەن ڕۆژانە بە پێ لە ماڵەوە هاتووم بۆ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار کەس دەوامی نەبووە، بەڵام من خۆم هاتووم سەرپەرشتیم کردووە. زایدەن من تووشی حاڵەتی هێن بووم نەخۆشی شێرپەنجە لە 2022ەوە. سەرباری ئەوەی کە نەخۆشەکەم زۆر ماندوی کردوم ئەو ڕۆژانش کە کیمیاویم لێدرا هاتوومەتەوە بۆ ناو بەڕێوەبەرایەتی لە سەر کورسێک دانیشتوم ڕێنمایی کرێکارەکانم کردووە ئەوە بکەن ئەوە بکەن. هەرگیز نەمهێشتووە پەرژینێک ناڕێکی تیا دروست بێ، گوڵێک ناڕێکی تیا دروست بێ. ئێرە بەجێ هێڵی بیری ناکەیتەوە؟ بە تەئەکید خۆش نییە کە تۆ ماندوو بووبی لە شوێنێکا و لە پڕێکا بڵێن بڕۆ و بەجێ بێڵە ئەوە شتێکی ناخۆشە، بەڵامی تر ئەمە ڕاستی ژیانە، ژیان وایە تۆ ناکرێتە سەر لێرابیت. و بەڵێنیش ماوە دوای ئەوەی کە ڕۆشتم هاوکاریان بم پشتیوانیان بم هەفتانە 15 ڕۆژدارێ مانگانە سەردانیان بکەم بۆ ئەوەی کە ئەوان نایزانن جێبەجێکەن. لەگەڵ ئەوەیە من دوان دازیاری ڕێک و پێک لە دوای من بەجێمێنن سەرپەرشتی باخچەکانەکەن، ئەوانیش خەڵکی شارەدان خەڵکی دڵسۆزن، بەشێکە لە ڕۆحم گوڵ. من هینێکم هەیە بۆ چوونێکم هەیە هەمیشە ئەڵێم گوڵ بڕوێنە بۆی پەپولە دەوری بگرێت. ئەمە لێرە ئەم وتەیە تەنها بە گوڵ ناگرێتەوە، وشەی جوان فڕێیە خەڵکی جوان دەور و بەرش دەگرن، لەبەرەوە ئەمە هینی منە ڕێنمایی منە بۆ هەموو کەسێک گوڵ بڕوێنە پەپولە دەوردا. لە 30 ساڵی خزمەتەکەیدا 20 ساڵی ڕەبەقە دایکم و باوکم لە هەمان فەرمانگە پێکەوە کار دەکەن. دایکم بەڕێوەبەری کارگەڕی گەشت و گوزاری سلێمانیە. ڕەنگە هیچ کەس بەقەت ئەو تێنەگات ئەم خانە نشین بوونە چ مانایەکی هەیە. لە 2004ەوە بەیەکەوە داوامەکەین لە یەک دایرە لە دایرەی سیاحە بووین. پێشتر لەگەڵ ئەوە هاتم هەموو ڕۆژێ بەیەکەوە تاوان زۆر خۆش بوو، بەڵام ئێستا بەڕاستی ناخۆشە بەتەنیا داوامەکەم ئەبێ بەتەنیا بێم. وڵی زۆر مرتاح بووم چکە زۆر خۆش و بەڕاستی لە ماڵەوە بەیەکەوە بووین، بەیەکەوە هاتین بۆ داوام، هیچ کێشەیەکمان نەبوو، گرفتێکمان نەبوو، گرفتی هاتوو چۆم نەبوو، بەڕاستی هەم ڕەفیق بوو لەگەڵما هەم هاوسەر بوو، خۆش بوو بۆ من زۆر خۆش بوو. بەڕاستی جێگەی دیارە بێ حەت لە دایرەژ یعنی ڕۆژانە چەندها جارە هات سەریەم.
بە بەردەوامی ڕێز و سوپاسی بۆ کراوە دەست خۆشیان لێ کردووە هیچ عقوبەیەکی نییە هەتا ئەوتەی لە ژیانەتی لەم دائیرەیە عقوبەی نییە سزای داری وەرنەگرتووە ناوەڵە لە هەر کەسێکم گوێ لێ بوو بێت هەردانی خێریان بە کارەکانی باوکم داناوە هاوکارەکانی و بەڕێوبەرەکەی ئێستاش نانەوێت دەستبەرداری ببن چاویان لەسەر ئەوەیە باخچە و گوڵەکان بێناز نەکات باخچەکەمان زۆر جوانە دایمەن لە ناو باخچەکەیا بوو دایمەن خەریکی گوڵ بوو خەریکی باخەکە بوو زۆر خەمخۆر بوو دەوام نەبێ کاک ساڵح هەر خەریکی ئەرکەکانی بوو لە ناو باخچەکە زۆر بە خۆشەویستی و دڵسۆزی کاریە کرد و منیش خۆم بە کاک ساڵح حمودەوە نەخۆشەویستە چونکە بەڕاستی زۆر ئیشکەر بوو پێم وت ئەبێ هەموو ڕۆژێک بیت لەبەرەوەی کە خێزانەکەشی لێرەیە خێزانەکەشی نەرمین خان زۆر خەمخۆرە زۆر ئیشکەرە لەبەر ئەوە هەستەکەم ئەو خێزانە پێویستە هەر لێرە بمێننەوە شوێنی پڕ نابێتەوە چونکە بەخۆی موتو هەرە بێ هەموو ڕۆژێ ببینرێت و بێت بەس ئیشەڵڵا هەر کاک ساڵح خۆی ڕوێنوێنی ئەو کەسانەی کردووە کە لە دوای خۆی کارەکە هەر تەواوی بکەن دەزانم باوکم بەشێکی گەوری ڕۆحی جێدەهێڵێت بەڵام بەوە دڵخۆشم لە ناو ماڵەکەی خۆماندا باخچەیەکی گەورەی دروست کردو و بێگوڵ و گوڵزار نابێت ئەوەش دەزانم هیچ کاتێک دەستبەرداری گوڵ و گوڵزار نابێت بەتاکید من وەکوتم باخچە و گوڵ تێکەڵ بە ڕۆحم بووە درێغی لەوە ناکەم لەبەرەوە کۆمەڵی دۆست و برادرم هەیە باخوشتیان هەیە سەردانی ئەوانەکەم لەگەڵ ئەوانە بە بەردەوامی هەر لە خزمەتی باخ و گوڵابم یعنی شتێک نییە من بتوانم لێ دوورکەمەوە مەگەر پەککەوتن وام لێ بکایتر نەتوانم جینا باخ و گوڵ ژیانمە